دوورکەوتنەوەی ئەم دوو ساڵی کاگنەوشیروان لە ئیدارەدانی بزوتنەوە کە تا ڕادەیەک ینی هاوکارمان بووە یاخۆدە و تیمەی ناوگۆڕانی ڕاهێناوە لەسەرەوەی کە ئیدارەی بزوتنەوەکەش بکەن بە دوورکەوتنەوە یاخۆت بە مەرگی کاگنەوشیروانیش لەبەرەوە ئەو دوو ساڵە ئەزمونێکی باش بووە ئەمە دومیشان بزوتنەوەی گۆڕان بڕاستی بزوتنەوەیکە ئیدارەدانی زۆر زەحمەت نییە چونکە بزوتنەوەیکی دەنگدەرە ئەوەندەی بزوتنەوەیکی تەنزیمی بێ ئەمە نزیکەی 500,000 دەنگمان هەیە بەڵام نزیکەی 15,000 خەڵک لەناو بزوتنەوەی گەڕانەکارەکە ئەمە حیزبێکی لە ڕووی ئیدارەدانەوە زۆر زەحمەت نییە ئەوەی گرنگە بە نسبەت بزوتنەوەی گۆڕانەوە حیزبی بەرژەوەندیش نییە ینی کۆمپانیا و نەوت و فەوج و ئیعلامی زەبەلاح و هێز و ئانێ هەبێ تا بێ بە ململانەی توند لەسەر باندیتیانی ینی مادەیتیانی ئەم ململانەی ئەگەر هەش بێ لەسەر ئیدارەدانی بزوتنەوەی گۆڕان کەم پێم وایە ئەوە هاوکارە ینی ئەو دوو هاوکارە هاوکارن مساعیدمانن یەکەمیان دوورکەوتنەوەی دوو ساڵە دووەمیشانەوەی کە بەرژەوە ململانی زۆر توند نییە لەسەر بواری مادی ئەو دوانە هاوکارن بۆی کە ئێمە ئیدارەدانەکەی ئەو ململانەیە یاخود گەیشتن بە میکانیزمە بڕیادان زۆر زەحمەت نەبێت ناکۆکیەکانی ئێمە لەگەڵ پارتی دموکراتی کوردستانەوە ناکۆکی کۆمەڵایەتی نین ناکۆکی خێڵەکی نین بەڵکو ناکۆکی سیاسی و ناکۆکی یاساین بە دەرەجەی یەک بەڕاستی ئێمە قسە لەسەر دامەزراوەکەین لەسەر سەروەری یاساکەین لەسەر شەفافیەت دەکەین لەسەر یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەکەین پێم وانە ئەمانە ناکۆکی کۆمەڵایەتی بن تا بە پرسێکی کۆمەڵایەتی تا مەرگی کەسێک ئەم کێشانە شارەسەر بن بەڵام ئەکرێت دەرفەتێک بێ فرسەتێک بێ بۆەوەی کە قسە لەسەر بابەتی ژیانە بکرێ ویژەکەوێتە سەرەوەی تا چەندێ پارتی دموکراتی کوردستان ئامادەیە چونکە ئێمە پارتی دوو هێزی دژبەیەک نین دژمن نین بەڵکو ناکۆکین